شاد حاڵی سووتانی شنیارە ئەو دەڵێت دوای کاتژمێر 12:30 خولەکی شەو کاتێک لە ماڵەوە بووە گوێی لە هاوار و ناڵەی گریانی ژنێک بۆ لە کۆڵاندا کە داوای کردووە بەهانایەوە بچن و ڕزگاری بکەن هەر بۆیە چۆتە دەرەوە بینیوێتی ژنێک لە کۆڵاندایە و هەموو جەستەی دەسووتێت هاوارێک هاو فریام کەون ئافرەت بوو فریام کەون خێرا مۆبایلەکەم هەڵگرت و چوومە دەرەوە کە چوومە دەرەوە بینم ئافرەتی ئاگری پێوێ بەرە و خوارەوە ڕائەکە خوارەوەی فەرعەکە لە بەردەم خانوویەکە گیرسایەوە براکەم و کابراایەک ئەیان کوژانەوە هەتا ئاگرەکەی کۆنتترۆل کرا دوای ئەوەی کە بە پەڕۆ خەریکی بوون تا بیکوژێنەوە کابرایشی کە ئیتر خەڵک کۆ بۆ وردە سۆندا ئاویان هێنا وە لەو کوژانیانە و ئەوە چەند حاڵی وا بوو دایکی شنیار بە حەسرەت و ئازاری کچەکەیەوە ئێستا لە نێو نەخۆشخانە و بەدیار کچەکەیەوە کاتەکانی ژیانی بەڕێ دەکات و دەڵێت پێشتر کێشە لە نێوان شنیار و هاوسەرەکەیدا هەبووە و ڕۆژێکیش پێش ئەوەی ئەو ڕووداوە ڕووبدات لەلای بووە و توند لە باوەشی گرتووە بێئاگا لەوەی بە تێپەڕبوونی چەند کاتژمێرێک لەلایەن هاوسەرەکەیەوە دەسووتێنرێت لەگەڵ مێردەکەما چین بۆ ماڵەوان با سەرێکی لێ بدەین کە چین شنیارم بینی ینی هات بەرەو ڕۆم و تیدایکی گیان و خەی هاتی تنتن باوش پیا کردم دای کە زۆر بیرمە کردیت زۆر باشیش بوو وەڵا باشنی ئازاری زۆرە هەر هاوارەکە بەردەوام مەڵێت خوا بمبەنە دەرەوە بمبەن بۆ شوێنێک دەرزیم بۆ بکەن دەرزیم بۆ بێنن ئازاری زۆر زۆرە کێشەی بینی خۆیانە بۆ ژن و مێردن کێشیان بۆ بەڵام لەگەڵەوەی شالی داوە چەند جار لی داوە لێپسراوی ڕاگەاندنی پۆلیسی سلێمانی دەڵێت ئەو تۆمەتبارەیان دەستگیر کردووە کە نەوتی کردووە بە هاوسەرەکەیدا و سووتاندبی و بەنیازیش بووە لەگەڵ ئەوەدا هەڵبێت و بچێتە دەرەوەی هەرێمی کوردستان دیارە سەرەتا بنکەی پۆلیسی کورسار ئاگادارکراون بە ڕووداوێکی سووتاندن دیارە تیمی بنکەی پۆلیسی کورسار کە چوونە تێ دەرکەوتوە کە ئافرەتێکە سوتاوە بەیان دوانە تێنە خۆشخانە لێ وتیان وەرگرتووە ئاگاداری پۆلیسی کردو کە مێردەکەی نەوتی پیا کردو لە ماڵەکەی خۆیان سووتانوێتی و ئەمیش بەگەڕە و ڕای کردوتە دەرەوە لەبەر دەمی ماڵەکانی دراوسیا توانیوانە هاوکاری بکەن و دواترش بگەێنێتە نەخۆشخانە وتەکانیمان وەرگرت سکاڵای هەبوو لە مێردەکەی کە پۆلیس گەڕا بۆ شوێنی ڕووداوەکە دەرکەوت کە خۆی ون کردو و هەڵاتەوە پاش کۆکردنەوەی زانیاری دەرکەوت کە بەرەو سنوورەکان ڕۆشتۆ و بەنیازەوەی کە هەرێمی کوردستان بەجێ بەڵێ دیارە بەڕێوەبەری پۆلیسی سلێمانی ڕاستەوخۆ سەرپەرشتی کارەکانی کرد توانرا لە ماوەی 24 کاتژمێرە ئەو تۆمەتبارە لەسەر سنوور دەستگیر بکرێ و بگەڕێنرێتەوە شاری سلێمانی و ئێستا بەندە بە بڕیاری دادوە لە ماوەی ئەم چەند هەفتەی ڕابردوودا ئەمە یەکەم حاڵەتی توندوتیژی نییە کە بەرامبەر ژنان دەکرێت و ڕووداوی کارەساتباری بەدوادادێت بەڵکو لە چەند ڕۆژی ڕابردووشدا ژنێک لەلایەن هاوسەرەکەیەوە کوژرا و دواتریش هاوسەرەکەی کۆتایی بە ژیانی خۆشی هێنا هێمن کەمال کورسات نیوز سلەیمانی